ئەنجا چی ليسكن إليها ئافرەت ئەبێ وا پەروەردەیکەی سوکنابێ بۆ مێردەکەی سبەینێ کەشوی کرد، سوکنابێ بۆ باوکی تا لە ماڵی باوکی هاتی، سوکنابێ بۆ براکانی تا لەگەڵ یاران. خۆگەر وا پەروەردەی نەکەی دیسان تۆ فێمینیستەکە و پەروەردە کردوتەوە. ئافرەتەکەی کە ڕێکخراوەکانی ژنانی کوفر ئایانەوێ ئەوت پەروەردە کردوتەوە. باشە ئەم ئافرەتە بێ سوکنابێ، چ کاتێک دەتوانێت سوکنابێ 24 ساعتە لە ماڵ نەبێ، لە دایرۆ دەوام وەم لاولا بێت. کەی سوکنابێ دێ سوکنایەتەکەی بۆ کێ؟ هێوری و ئارامی بەخشەکەی بۆ کێ؟ بۆ پیاوی خەڵک لە دایرە لە دەوام بۆ مناڵی خەڵک. بۆ پیاوی خۆی نەبێ، بۆ باوکی خۆی نەبێ، بۆ برای خۆی نەبێ، بۆ لە ماڵەوە بێ و لەگەڵ باوک و برای خۆی هەڵسێ و دانیشە دواکەوتویە، بۆ بڕواتە دەرەوە لەگەڵ نامەحرەم هەڵسێ و دابنیشە پێشکەوتنە. بۆچی یانی ئەمە کێوای لێکردن؟ کێوای لە میلەتە کەرەمە قبوڵکە؟ ئەم میلەتە بۆ قبوڵی کرد؟ بۆچی و هاوکێشەی ئاوا عکس کردەوە؟ لەبەرەوەی گوێ نەدا بە کەلامی ئەڵڵا و کەلامی ڕەسوولەکەی هەموویشکان بۆیەوە باجەکەیەتی.